سلام علیکم ئەم کاتت باش دایکی ڕوئیاگیان خۆم بە خۆشحاڵە زان ڕۆڵی خزمەت ئێوەی بەڕێزان بۆ وەرگرتنەوەی فیدباکی ڕوئیاگیان کە وەکو دایکێک ئەمڕۆ لەگەڵمان بەشداری فەرمن خۆت بناسێنن. عليك السلام ورحمة الله وبركاته. مامۆسای عزیز و بەڕێز دەست و چاوی ئێوەش خۆش بێ. من وەکو دایکی ڕوئیا ڕێبین ڕەفیق کە بەشداری کردبوو لە پلانی ئاوات ئەکادیمیا بۆ تەمەنی خوار 15 ساڵ. سپاس بۆ خوای گەورە سوودێکی زۆری لێبینی و ئێستش لە خزمەتی جەنابتانە. دایکی ڕوئیاگیان چەنێ هەستەکەی جیاوازترە ڕوئیاگیان لە پێشتر وە لەم ماوەیە چەند هەست بە گۆڕانکاری ڕوئیاگیانەکەی کە ماوەی 10 هەفتەیەوانی لە چالاکردنەوەی مێشک بەشی بنەڕەتی وەرگرتو و خوێنوێتی. والله الحەمدولیلا ڕوئیاگیان پێشوەختیش الحەمدولیلا یعنی نیعمەتێکی خوای بەسەرەوە دیار بوو کە ئاسی زیرەکی باشتر و جیاوازتر بوو لە هاوڕەکانی دەوروبەری. ئەمەش زیاتر پێویستی بۆ کە لای کەسێکی ئەکادیمی کەسێکی لێهاتوو زیاتر پەرە بە تواناکانی خۆی بە الحەمدولیلا کە لێرەیە بۆی مامۆستایەکی بەڕێزەوانی وەسپی ئەم ئەکادمیە بۆ کردین توانی وان سپاس بۆ خوای گەورە بەشدار بین زیاتر سوودی لێ بینی وەک لە کاتەکانی پێشتری ئەنی توانیوەتی تواناکانی خۆی زیاتر بەکاربێنێ وەک لە پێشتری. الحەمدولیلا چشتە لە مناڵەکە تا زۆر سەرنجی توێ ڕاکێشاوە بۆتە خاڵێکی گۆڕانکاری کە پێشتر تیانە بوو بێت چ لە ڕووی ئاستی فێربوونی چ لە ڕووی ئاستی پەروەردەی. بەڵێ ئەوەی کە بەلامەوە گرنگ بوو ینی جیاوازتر دیار بوو لە کاتی پێشتری ینی لەبەرکردنی کۆمەڵی ژمارە و بەسەریەکەوە کە ئەیوە ینی من پێم سیر بوو شتی وام تەنها لە کۆمەڵی بەرنامەی دیاری کراوە بینی بوو. خەنێک کەس ڕەنگە بە معجزەی بزانێ ئەگەر بێت و ئاگداری کۆمەڵی بەرنامەی کوی بەڕێستان نەبێ کۆمەڵێ دەرزی لای بەڕێستان نەخوێن دەبێ یاخود شارەزایەکی ئەوتۆی نەبێ هەستەکەڵی معجزە یاخود بە شتێکی هەڵی بزانێ لە شتیوە ناگونجێ چۆن کەسێک دەتوانێت لە ماوەی دەقەیەکە کۆمەڵی ژماری زۆر لەبەرکە یاخود کۆمەڵی گۆڕانکاری زۆر لە ژیانی خۆیان بەدی بکات. دایکی ڕوئیا باسی پێشبڕکێکت کرد. ڕوئیاگیان یەکێک بوو لەو بەشداربووانی پلیسی هێمی هێنا لە پێشبڕکێکەیە بە لەبەرکردنی چەندێ ژمارە توانی و ئاستە ببڕێ و ئایا تۆ تەسەورتە کرد کە مناڵەکەت بتوانێت ئەو هەموو ژمارەیە لەو ماوەیە لەبەرکە؟ وەکو تەسەور نەوەڵات تەسەورم نییە کرد من پێشتر لێ مامۆستا سروشتی بەڕێز کۆمەڵی ڤیدیۆشتمان بینی بوو ینی گەشت بۆ 300 ژمارە ئەو پەڕی یاخود کۆمەڵی ژمارەی تر ژمارە پایەکان بەڵام کە ئەمەی ودایکە 600 لەبەر ئەکە پێم سیر بووین تەسەورم نییە کە تەنها هاوکاری منیش بۆ ئەو بوو کە بتوانم تۆڵی کاری بۆ ئاسام بکەم و جوابەکەی بۆ بگونجێنم بتوانێت لەبەری کە ماشەڵڵا لە ماوەیەکی زۆر کەمە توانی 500 ژمارە لەبەر کە هەرچەنە کۆمەڵی هەڵی بچوو بچووکی هەبوو ئەوی سەری لە خۆی شێوان بوو تەجروبەی کەم بوو یەکەم تەجروبەی ژیانی بکە بەشداری بکە لە شتێکی ئاوا گرنگە ئەنی بەڕاستی بوو معجزە مەزانی. زۆر باشە. مناڵەکە چەند بە پەرۆشەوە بوو حەزی بۆ ئامادەبوون لەوانەکانە ئەکرد وە چەند ئاسوودە بوو لەگەڵ مامۆستاکانی لەگەڵ وانەکانی لەگەڵ ستایلی وانە خوێندنەکە؟ واللهی با من جارە باسی خۆمانکەی باسی مناڵەکە نەکەم ئێمە زیاتر ئاتوتەتر بووین لە مناڵەکەمان ینی الحەمدولیلا کۆمەڵی مامۆسای بەڕێز کۆمەڵی مامۆسایی خاوەن ئەزمون وایان کرد خۆشمان بە تام و چێژەوان ینی حەزمانە کرد جۆش و خۆشێکمانە بۆ خۆشمان گوێی لێ بگرین و کاتی دیاریکرامان بۆدانەوە بڕوا بکە ئەمانە تۆ بڕۆ بەس خەریکی دەرزەکەتبانی و نەگرنگ بوو بەلامانە بوو خانەی و بە خاڵی سەرەکی لە ڕۆژەکانی ژیانمانە ئەوی زۆر حەزیە بوو ینی ئیشوکاری شتێکی دیاریکراوی هەبوایە بۆ من لە ئیشوکاری ماڵان ڕۆژانە یارمەتێکی زۆری منی ئە بۆی گۆژگۆڵ بکاتەوە کاتێکە کاتی دەستپێکردنی وانەکەیەتی یعنی زۆر تەنزیمی کاتەکانی خۆیە کرد بۆی حەقی تاوەتی بیا بۆ کاتێکە ئێوە بەشداریکە لەوانەکانە. دایکی ڕوئیا وەکو خۆت ئاماژت بەوەدا کە خۆشتان ئاسوودە بوون و پێتان خۆش بۆ گوێ بگرن لەوانە و دەرسەکان ئەگەر بەراوردێکی بۆ نمونە خولە ئۆنلاینەکانی ئاوات ئاکادیمیکە یەکێ لە خولەکان خولی چالاکردنەوەی بەشی بنەڕەتی بوو بە بەراورد بە ئەو خولانەی کە منداڵەکەت ئەبیت چ جیاوازیەک ئەبینی تۆ وەکو دایکێک کە شاید حاڵی مناڵەکەت بوویت و دەرسوانەکانی ئاگادار بوویت بە چاوی خۆت؟ بەڵێ منوکو ئەوەی کە تەجروبەم کرە خۆشم پیشە مامۆستایەتیە ئەگەر هەچ کەسێک عیلم و زانستی دنیای لەگەڵا بێ بەڵام ڕەوشت و پەیامەکانی ئیسلامی لەگەڵا نەبێ بڕواکە یەکسانە بێتەوە بە سفر وایە ژمارە میلیۆن یەکەکەی لابی هەر سفرەکان ئەمێنێتەوە ینی بە فەزلی خوای گەورە کە من ئەم ئاوات ئەکادیمەم لێلا بوو و تەجروبەم کرده بوو کۆمەڵێ لە کۆمەڵی شوێنی قەتمیا بوو ناکرێت و مناڵی بخیتە بەردەستی کۆمەڵە کەسانێک بڵێ بە ناوی عیلم و زانست توانێ بڵێ تەواو ئیتر بێ خەمم لێ
يعني بفضلی خوای گەورە من تایە تەجروبەی ئەوەم کرد کەسانێکی یعنی غێری عیلم و ڕزامەندی خوای گەورە و پەرەدان بە فکر و بیر و هۆشی مناڵ و وانی وا لە مناڵ ئەکەن سوودی بەس بۆ خۆی نەبێ سوودی بۆ دنیا و قیامەتەکەشی هەبێ بەڕاستی لەوەیە زۆر ئێمە ئاسوودە بووین کە ئەمانتوانی سپاس بخوای گەورە ینی ئەبوو لەگەل لە شوێنێکی تر وایە بوو دەقە بە دەقە چاودێری مام کرا زەرێکی ئایا خوا نەکردە وشەیەک یاخود بابەتێکی دیاریکرا و ئاواخر ناخرێت تێکەڵ ناکرێت بە دەرزە زانستیەکانی چکە ئەوانەمان بیستی و بینی ومانە بۆ منە لە پڕەکە باسی کۆمەڵێ فکرە ئەکرێ کە مێشکی مناڵ ئەشۆردرێتەوە یاخود وا لە مناڵەکە تۆ دەبری زانستەکەی سەد ئەوەندەی زیانی تری پێ بگەێنێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی فکریەوە يعني ڕەنگە زانستەکەی نەتوانێت قەرەبووی ئەوی بکات و کەچەنێکە زیان بە فکر و بە بیرهۆشی گەێنراوە ینی سپاس بۆ خوای گەورەمە لێوە ئاسوودە بووین زۆر دڵنیا بووی لێی ینی بگرە چۆنڵی ئێمە مطمئین کردەوە بەدەر لەوەی کە خۆشی سوودی لێ بینی و ئێمەش مطمئین بوو لێی کە نەتوانین ینی قەلەقی و دڵە ڕاوکێمان نەبێت لە دەرزەکانە بەڕاستیەوە زۆر گرنگە کە من نردومە بۆ هەنێ شوێنی تر جا ئۆنلاین بێت یاخود ڕوبەڕوو دەرزەکەی خوێن دەبێت جاری وە هەبوو فکری جیاواز هەبوو لە ناو خوێنکارەکان ناو مامۆستاکانە ینی کۆمەڵێ بیر و بۆچوونی هێنا دوی دایکە ئەمە هەیە ئەوە هەیە ینی کاتی زۆر گرتوین هاتوین ئەم بیر و بۆچوونمان بۆ ڕاست کردوتەوە یاخود گفتوگۆمان لەگەڵا کردو تاوکو بتوانین ئەم فکرێنی نێشتیان نەمێنێت یاخود سوودێک لە دەرزەکەی ببین یان جاری وە هەبوو ئێمە بۆ عیلم نردوومانە بە حقەتی ئەوەی کە چەند وەخت چەندین حەزمان کردو بەشدار بێت لە پشوەکان یا بەشدار بێت لە کۆمەڵە دەرزان نردوومانە بۆی فێری علم و معریفەیەک بێ هاتوو ئەم کۆمەڵی بیر و بۆچوونی جیاوازی دایکە ئەمە ڕوویاوە ئەمە کراوە ئەمە نەکراوە یاخود ئەم دەرزە ئۆنلاینانێکیەوە ئیسفادەی زیاتر کە لێمان کرد بێت بێ لە عیلم و معریفەکە کاتێکی زۆری بۆ گێڕاوی نەتەوانێت توانیمانە بۆ نمونە لە ڕووی هاتوو چۆکردنەوە گەرمایی نەبووە سەرمایی نەبووە یاخود زۆر مەصروفی بۆ گێڕاوی ینی ئینسان باسیکە و خاڵشکە زۆر گرنگە هاتوچوی ساری بۆ گێڕاوێتەوە هاتوچوی مەصروفی بۆ گێڕاوێتەوە لەگەڵ هاوڕەکانی بڵێ من ئەم جل لەبەرەکەم ئەم جل لەبەر ناکەم چکە تەمەنەکەی تەمەنێکی ئەو تۆ کاریگەری گەروبەرەکەی زۆر لەسەر قسەکردن و شت ینی الحەمدولیلا بە کۆی گشتی هەمووی زۆر مرتاحوی لەگەڵ دەرزەکانیە الحەمدولillah ئایا لە ئاستی چاوەڕوانی تۆیا بوو جددیاتی کۆرسەکە وەکوی پێشتر لەوانەیە ڕوونکردنەوە ڕێنمایەکانت خوێندبێتەوە کە ئەم کۆرسەی ئێمە پێکێ لە موانە و لەم دەرسانە و لەم کاتانە ئایا لە ئاستی چاوەڕوانی تۆوا بوو جددیات و بەڕێوەچوونی کۆرسەکە والله ئەگە بێم لەسەر و ئاتی چاوەڕوانی منەوە بوو ڕەنگە قسەکەم مبالغەی تیا نەبێ ئەنی سپاس بۆ خوای گەورە ئەم جاریا و پەلەپەلێکی نادایکدای خێرا بە واجبەکەم حەلکەم سەحی لە واجبەکانی ئەیە کۆرسەکان یانی چی شتێک هەبوایە بەڕاستی لەسەر و ئاستی چاوەڕوانی ئێمە بۆ سپاس بۆ خوای گەورە ئەنی وای لێ کردووە دەفتەری پلانی ڕۆژانەکەی هەرماوە ئەتوانرێت لە کاتی مەکتەبیش ئیسفادەی لێ بکات چکە ببێ پلان تۆزە پەرژوپڵایی پێوەیە ژیان دەرز خوێندن و یاخود ئیش و کارەکانی سپاس بخوای گەورە لەسەر و ئاستی چاوەڕوانی خۆم و هاوسەرەکەشمەوە بوو ئەو چالاکیانەی ڕۆژانە بە ڕوئیاگیان ئەدرا بۆ هۆی بەرەو پێشچوونی ڕوئیا بەڵێ بە دڵنیاییەوە بۆ نمە بە هەر لە تەرکی زەمانی هەر لە دووبارەکردنەوەی وشەکانەوە هەر لە کۆمەڵی یاساوشتی دیاریکراویان هەبوو کە کۆدی دیاریکراوی هەبوو لە ژمارەکانە کە من زۆر نانی بۆنی مەشغەڵەتی ماڵ و مناڵە نەمەتوانێت دینا بەڕاستی سوودی بۆ خۆشم هەبوو هەستمە کرد بچوومات و تەمەنی ئەو دیسامی دەستم پێ بکردایەتەوە ئەروەڵا کاریگەری زۆری هەبوو تا چەند هەستە کردو مامۆستاکانی باشترینیان پێشکەشی ڕوئیا کردووە واللهی من بە حکومەی کەوتم خۆ مامۆستام باشترینەکان بن مامۆستاکانی سپاس بۆ خوای گەورە ئەنی زۆر لیان ڕازی بووین خوای گەورە لیان ڕازی بی ئینشەڵڵا دایکی ڕوئیا لەوتی لە ئاوات ئەکادمیە ڕوئیاجان هەستی کردو ڕەفتاری گۆڕابێچکە خۆت ئەزانی ئێمە جگە لەوانە سەرکیەکەمان کە چالاکردنەوەی مێشک بووە لە ڕووی پراکتیکیەوە ئێمە پاکێجی بابەتی پەروەردەییمان بۆ ئەم قۆناغەتەمەنە زیاتر بە حکمیەوەی قۆناغێکی هەستیارە قۆناغێکی ناسکە جیاواز لە گروپی گەورانەترەکانمان هەستی کرد کە ڕوئیا کاریگەری لەسەر دروست کردووە و لە ڕووی ڕەفتاری و گۆڕانی بەسەرا هاتووە بەڵێ بە دڵنیایی ئەوانەیە بەتابەتی تەمەنی ڕویاگیان و هاوڕێکانی ینی کۆمەڵشت حەز دەکەن دایمە لە دەمی کەسێکی تر جوانی بێت ئەمە خۆی پەروەردەی و خۆشە شارەزایی زیاترت هەیە ڕەنگە کۆمەڵشت خۆم حەزم کردوێ بە پێی بڵێم لە منی وەرنەگرتە بەڵام بە دڵنیایی و لە توی وەرگرتووە
ڕەنگە بەنابەدڵی لە منی وەرگرتوێ بەڵام کاتێک کە تۆ قسەت بۆ ئەکرێ دەزە پەروەردەیەکانە یەکسەر ڕاستە خۆ ڕەفتاری ئەگۆڕا بە تایبەتی لە بابەتی خودناسی و کتێب خوێندنەوە و هەستەکان و ئەم کۆمەڵە بابەتە دیاریکراوەی کە ئاگداری بووم ئەنی زۆر هەوڵ ئێ باشترینی باشترینەکان پێشکەش بە تۆ بکە ئەنی وای لێ هاتبوو لێکە خۆشی توانە و قدرەتێکی نەبووایە ئەی با خێرا پێشکەشی مامۆساژینەوەی کتێب خوێنەوەی ئەمە بکەن ئەمە بگۆڕن ئەوەی لاتبوو قسەزان بوو لەناو هاوڕەکانی ماڵی خۆی ئامۆزا شتەکانی کە دانیشت هەستمە کرد ئەڵێ مامۆستایەکە وەکو مامۆستایە قسە بۆ هاوڕەکانی شیەکە دایکی ڕؤیا دواوتە چییە بۆ ئەو کەسانەی کە ئەبینن ڕیکلامەکان ئەبینن بۆ نمونە کۆرسەکان بەڵام هێشتا دوو دڵن لەوەی کە خۆیان بەشدار بن یان مناڵەکانیان بەشدار بن تۆ وەکو دایکێک کە منداڵەکەی خۆت بە دڵنیاییەوە هێناوەتە لای ئێمە و وەڕازی لە کۆرسەکە چیت هەیە بۆ ئەو کەسانی کە هێشتا دوو دڵن بەڵێ من پێشتر لە چەند شوێنێکی تر یان بۆ پێم وترا با لە دەرزی ئۆنلاین نابەشداری بکەینەوە وەڵڵاهی بەخوالی نازانم بەخوا شارەزایی نییە بەخوا ئەترسم بۆم نەگونجێ ینی من خۆم بۆ خودی خۆم نەمەتوانی بەم تەمەنەوە کەیتە تەجروبەیەکی باشیشم هەیە لە ژیانە بەڵام یەکەم تەجروبەی ژیانمان بووی بەکو خێزانی خۆمان کە ڕویاگیان لەم کۆرسا بەشداری کرد بەڕاستی هەچ کەسێک کە گومانێکی بچووکی هەیە دەرهینە لە من هیچ مبالغەی تیان ناکەم بەڕاستی ئیسفادێکی زۆرمان لێ کردووە وەکو پێم وشی لە ڕووی کاتەوە لە ڕووی مەسروفاتەوانی لە ڕووی هەر ئەوەی کە دڵمان مطمئین بوو لەگەڵ مامۆستاکانی بوو هەر ئەوەی دڵمان مطمئین بوو لە شوێنێکدا ئەنیش بێدەنگ دەرزە دەورەکەی خۆی ئەخوێن ئەنی ڕێستی بینی دەرزەکانی هەبوو بەڕاستی کاریگەریکی زۆری هەچ کەسێک گومانێکی بچکۆلی هەیە بەتابەتی کەسە نزیکانی خۆم ئەنی ئەتوانم ڕاستەخۆ بێ من قەناعەتێکی کاملیان پێکەم ئەوەی کە توانێت قەناعەت پێکردنم هەبێت ینی ئەبێت تاقی بکرێتەوە من پێشتر تاقی نەکردبووانێ ڕەنگە چەندی گومانم هەبوو بێ لە مێشبا بەخوا بۆم ناکرێ بەخوا مامۆستاکە وایە یاخود بەخوا کاتەکەی بۆم ناگونجێ کورە خەت لەگەڵ خەتا ناگونجێم و بەڕێوی زۆرم ئەهێنایە بۆ خۆم لە کۆڵ خۆم مەکرە بەڵام یەکەم تەجروبەی ژیانمان بوو ئەنی لێرە شانەیە کە سپاسی مامۆستا سروشتکەین هەر کەسە و دەرگایەک هەیە کە ئەمان کاتە ناو شوێنەکانەوانە دەرگای تێکەڵبوونی ئێمەش بە ئاوات ئەکادیمیە و یعنی ڕێگەی ئاسانکاری ئێمەش مامۆستا سروش بوو دەسوچای خۆش بخوالی ڕازی بێ لەگەڵ جەنابشتانە کە ئەو ڕێنمانی کردین وتی بەم جۆرەیە نێ بەڕاستی قسەی قەناعەتی کاملم بە قسەکەی ئەو بوو و هیچ کاتیش پەشیمان نیم ئەگەر حتا پێشم بکرێ بەشداری پێەکەمەوە لە کورسەکانی ترا و تەمەەن باقی بۆ دەسەڵات هەبێت لە هەموو ڕەکانوانێ ئیسفادێکی زۆرمان لێ کرد و ئامۆژگاریشم بۆ دایکان ئەوەیە کە بەڕاستی تەجروبەیەکی زۆر شانی ئەوم تەجروبەیەکی وام لێ کردووە کە بتوانم کەسە ئەزیزەکان مەها لە ماڵی دۆستە بەڕاستی دەرزە ئۆنلاینەکان بە تایبەتی ئاوات ئەکادیمێنێک هەموو دەرزێکی ئۆنلاین بە ئەوەش بکەینە بینی دوو کاوانەوە بەڕاستی ماڵی دۆستە هەر دۆستێک ویستی بڵێ مناڵەکەم فێر ئەەکەم ئەمێ لە کۆمەڵێ کاریگەری لاوەکی دەوروبەری و دەرەوەی ماڵەکەی دوور بێ ئەڵم بەشداری بە لە کورسەکانی ئاوات ئەکادیمیایە کە زۆرترین کورسیان هەیە الحەمدولیلا سوودمان لێ بینی و هەمیشە دوعای خێرتان بۆکەین بەدەر لەوەی کە ئێمە تۆڕی لە بەرامبەر شتێکمان بەخشی بێ دوعای زۆرتان بۆ ئەەکەین سوودمان زۆر لێ بینی و چەند قاتی ئەوەی کە ئێمە چاوەڕوانیمان لێ کردوون دایکی ڕوئیا ئەگەر لە کۆتایی یا وەڵامێکی ئەمەم بیتەوە کە ڕاستە کورسەکان ئۆنلاین بوون ڕاستە ڕاهێنان و دەرس و پراکتیزیان زۆر بووە بەڵام کاریگەری کات بۆ نمونە ڕوئیای فێری ئەوە کردو فێری تەنزیمی کات بێ ڕێخستنی کاتی خەویز و هەستانی ئەمەی چۆنە ئایا گۆڕانکاری لە ڕوئیا دروست کردووە ئێستا کە کورسەکە تەواو بووە ڕوئیا بەردەوامە لەسەری یاخودنا بەڵێ بەدڵنیاییەوە ئەڵڵا کاریگەریکی باشی لێکرد سپاس بۆ خوای گەورە لە ڕێگەیانی ئێمە بەدەل لەوەی کە لە دەرزی ئۆنلاینەکەش بەشداری کرد لە چەند شوێنێکی تریش الحەمدولیلا بەشداری کردووە لە دەرزی بۆ قورئان و تەجوید و بابەتە دیاریکراوەکانی ترە ئەنی هیچ ڕێگر نیە ینی زۆر کاتی بۆ گێڕاینەتەوە لە ساڵانی تر کە بەشداری ئەکرد بۆ نمونە لە بە هەمان شێوە ئاوا کۆرسی ڕاستەوخۆ کە ئەچوینە شوێن دیاریکراوەکان ینی پسارە کاتی زۆری لێ ئەگرتین بۆ نەخۆ گۆڕین کاتی زۆری ینی ئەمە نەک ئەوەی ڕێگری لێکردبێتین بەر تەنزیمێکی باشی کاتیشی بۆ کردووە لە ڕووی خەوانێ الحەمدولیلا لە ڕووی خۆراکانی ئامۆژگاریتان نەکردەتان و شیرینی مەخۆن کۆمەڵشتی دیاری ئەنی خۆراکیشی سپاس بۆ خوای گەورە گۆڕا و حەسی پێکراوە لە ڕووی پاک و خاوێنی خۆیەوە ینی لەم تەمەنیان ڕەنگە مناڵ گرنگی بە هەنێک شت ینی وەکو ئەڵقەی کرێتی گوێی و الحەمدولیلا ئیسفادی لێ دەرسەکان کردووە الحەمدولیلا زۆر سپاس دایکی ڕوئیا یان سپاس کاتی خۆتە ئێمە بەخشی گەورەت کردین زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن لەشتان ساغ بێ خوای گەورە ئێوەش دامەزراوکە و هەمیشە بەردەوام بن لە پێشکەشکردنی ئەم بابەتە دیاریکراوانە بۆ کچانی ئێمە بۆ مناڵانی ئێمە کۆمەڵگی ئێمە پێویستی بە کەسانی وەکو ئێوە زۆر هەیە
داواکارم لەخوای گەورە هەمیشە سەرکەوتو سەرفراز بن دەشتان ساغ بێ سپاس بۆ یەکێکی مامۆستا بەڕێزەکان کە هاوکاری کچەکەمیان کردووە و ماندوو بوون پیانەوە ئەماوە درودێژە